مانگی یانزەی ساڵی 2023 ڕێکخراوی قوتابیانی کوردستان ڕاگەیەنرا. ماوەی 22 ساڵە ئەم ڕێکخراوە خزمەت دەکات لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. توانیوێتی خزمەتێکی باش بە چینی خوێندکار بکە. ساڵانە چەندین پرۆژەی گەورە و ناوازەی هەبووە، هەر لە پرۆژەی زانکۆڵاینەوە، سمبولی نور، لە خول و دەورات بۆ قوتابیان و هەروەها چەندین چالاکی لەناو زانکۆکانی کوردستاندا. گەر من باسی چالاکیەکان کەم ڕەنگە فریانەکەم حەزەکەم ئەو دەرفەتە بم بە میوانەکەم ئەمڕۆ باس لە چالاکیەکانی ڕێکخراوی قوتابیانەکەین، باس لە گرنگی ئەو ڕێکخراوەکەین و ئەو پرۆژە ئەو خزمەتانی کە کردوێتی بە چینی خوێندکار و هەروەها لایەنی پەروەردەیی ئێمەسا لە سەردەمێکداین کە زۆر گرنگی بە چینی گەنج بدرێ، بەڵام بە هۆکاری ئەوەی کە ئێستا گەنج سەرقاڵە بە مۆبایل و بە زۆر بابەتی ترەوە ڕەنگە نەیپڕژێتە سەر ئەو لایەنە بەها جوانانەی کە پێویستە لە گەنجدا هەبێ. بەڵام ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەوڵی داوە بە هۆی کە خزمەتێکی زۆر لە بەم تەمەنانە بکات و چەندین پرۆژەی ناوازەی هەبووە بۆی کە زیاتر باس لە خزمەت و کارەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بکەین. میوانداری بەڕێز مامۆستا حەسەن عومەرمان کردووە، سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە. مامۆستا حەسەن بەخێر بێ، سپاس بۆ ئامادە بەخێر مامۆستا. مامۆستا گەر باسێک لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان بکەین هەر لە سەرەتای دامەزراندنیەوە هەتاوەکو ئێستا، گرنگی و پێگەی ئەم ڕێکخراوە چی بووە لە کوردستان؟ زۆر باشە، بەناوی خۆی بەخشندە و میهرەبان دووبارە زۆر سوپاستان دەکەم. سوپاس بۆ کەناڵی ئاسمانی پەیام کە هەمیشە لە خەمی ڕێکخراوی قوتابیان و گەنجان و بەگشتی کێشەکانی گەنجاندا بووە. لێرەوە بە فرسەتی دەزانم من پیرۆزبایی خۆم لە تەواوی قوتابیانی کوردستان، لە تەواوی ئەندامان و لایەنگران یان دۆستانی ڕێکخراوەکەم بکەم لە تەواوی کوردستاندا. بێگومان دامەزراندن یان ڕاگەیاندنی ڕێکخراوی قوتابیانی کوردستان وەرسەرخانێکی مێژوویی بوو لە کاری ڕێکخراوەیدا، بە تایبەتی لە دوای 2023 گۆڕانکاریەک بوو لە شێوەی کارکردنی عەقڵیەتی ڕێکخراوەی لە کوردستاندا و هێنانەکایی شێوازێکی نوێی کارکردن کە دەیخواست ئەو واقعە پێویستی بە گۆڕانکاری بوو لە ڕووی تێڕوانینی بۆ دیدی قوتابی لە داهاتوودا و کرانەوەی وڵاتەکەمان لە دوای ئەوەی کە گۆڕانکاری گەورە لە ڕژێم و سیستەمەکانی حکومڕانی لە هەرێم و لە عێراقدا ڕوویدا، پێویستی بۆ عەقڵیەتێک ئیدارەی گەنج، ئیدارەی عەقڵیەتی قوتابی بکە کە لەگەڵ وەڵامگۆی داخوازیەکانی دابێت. بێگومان ڕێکخراوی قوتابیانی کوردستان درێژە پێدەری مێژوویەکی پڕشانازی و سەروەریە لە مێژووی ڕابردوو، هەر لە شتاکانەوە گەنجانی بەوەفا و دڵسۆز تەمەنی خۆیان لە خزمەتی پێگەیاندن و گەشەپێدانی توانای قوتابیانی ڕابردوو خەرج کرد بۆ ئەوەی کۆمەڵێک سەرکردە و قیادە بۆ ئەو وڵاتە پێشکەش بکەن و بێگومان شوێندەستیشیان دیار بوو لە گۆڕانکاریەکان لە هەرێمەکەماندا و لە تەواوی سێکتەرەکانی ژیانی کۆمەڵایەتی و حکومداری ئەم وڵاتەدا ڕۆڵی بەرچاویان بینی. ئێمە لە 2023 کاتێکە ڕێکخراوی قوتابیانمان واتە ڕێکخراوی قوتابیانمان بەو ناوەوە ڕاگەیاند کە درێژە پێدەری ڕێکخراوەکانی ناوەکانی تری ڕابردوو، ئێمە لە 2023 لە ژێر ئەو ناوەوە کارەکانی خۆمان لە ژێر ئاڵای کۆمەڵێک پرۆژەی ناوازە و جیاواز لە کاری ڕێکخراوەیی پێشکەش بە قوتابیان و خوێندکارانی ئەم وڵاتە کردووە. بێگومان توانیمان ڕوئیا و دیدی ڕێکخراوەکانیش بگۆڕین بۆ کاری ڕێکخراوەیی و کاریگەریمان لە زۆر سێکتەر و لایەنی پەروەردەیی یان لایەنی خزمەتکردن بە توێژی قوتابیان لە ناو عەقڵیەتی کاری ڕێکخراوەیی لە ناو دیدگای ڕێکخراوەکانی تریشدا بسازێنین کە من دەکرێت بەڕاستی لە داهاتوودا قسەی لەسەر بکەین. ینی ئەو پرۆژانێکی ئێمە هێنامان ناو کاری ڕێکخراوەییەوە بێگومان بووم بە سەرەتایەک بۆ ئەوەی کە ئارەزوو ڕەغبەت لە لای قوتابی دروست بکەینەوە بۆ خوێندن. ئێمە
بووین بە هۆکاری هێنانەوەی هەزاران قوتابی دووبارە دەست بکاتەوە بە خوێندن دوایەوەی کە لە قۆناغێکدا بەهۆی گرفتەکانی ئەم کۆمەڵگەیە نەیتوانی بۆ درێژە بە خوێندن بدا نەیتوانی بۆ خوێندن تاوا بکە ئێمە هۆکارێک بوون بەوەی لە ڕێگەی خولەکانی سەرکەوتن و خولەکانی پەرپێدان و خولەکانی تواناکانی قوتابیانەوە گەشەپێدانی تواناکانی قوتابیانەوە هەزاران قوتابیمان هێنایەوە ناو قوتابخانەکان وە زۆرێک لەم قوتابیانە ئێستا هەڵگری بڕوانامەی باڵان دکتۆرایان هەیە خزمەت دەکەن لە زانکۆکاندا ئەوانە بوون کە لە قۆناغێکدا ڕاوەستا بوون وەستا بوون نەیانتوانی درێژە بە خوێندن بدەن بەهۆی بارگرانی ئابووری و اقتصادی و سیاسی و کۆمەڵایەتی کە لە قۆناغەکاندا ئەم هەرێمە پەیداگوزەری کرد بەڵام سواز بەخۆی ئەمە توانیمان ئەم ڕۆڵە ئیجابێ ببینیم بارحاڵ کاری ڕێکخراوەی بە قەنەعاتی من بۆ ئێمە هەستکردنە بە بەرپرسیارەتێکی گەورەی ئەخلاقی پەروەردەی ئاینی ئێمە لە یەک ڕوانگەوە بۆ کاری ڕێکخراوەی ناڕوانی بەڵکو لە دیدێکی فراوانەوە بۆ ئەو گۆڕانکاریە پەروەردەیی و دەرونی و سایکۆلۆژیانە دەڕوانین کە کۆمەلگاکان ڕوبەڕووی دەبنەوە ئێستا ئێمە لە جیهانێکی کراوە داین وەکو جەنابتە لە سەرەتای قسەکانت ئاماژەت بە بابەتێکی گرنگدا ئەویش ئەوەیە ئەمڕۆ مۆبایل و سۆشیال و گەنج مەشغوڵ هۆکاری بەلاڕێدابردنن یان هۆکاری پەرتەوازەکردنی بیری قوتابین هۆکاری ئەوەن کە داهاتوو لە بەردەمی میلەتەکاندا تووشی شکستی گەورە ببێ و نەوەکان بەرەو داڕوخان و دابڕان بڕۆن لە کۆمەلگا لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی پەروەردەییەوە لە ڕووی ئاراستەکردنەوە ئێمە چۆن بتوانین نەوەیەک بهێڵینەوە کە بتوانێت ئەم وڵاتە بپارێزێ بتوانێت ئەو گەلە بپارێزێ بێگومان ئەرکی خەڵکێک کە دڵسۆزانە لەو بوارەدا کار دەکات ئەرکێکی گەورەیە دەکرێت بڵین ڕیسالە و پەیامێکە بەڕاستی باجی گەورەی دەوێت و قوربانیدانی گەورەی دەوێت وە سەبر و ئارامی گەورەی دەوێت بەڕاستی و بۆیە من لێرەوە دووبارەی دەکەمەوە من پیرۆزبایی لەو کەوادیر و دڵسۆزانە دەکەم کە لە ڕێکخراوی قوتابیاندا بەردەوام خۆبەخشانە لە پشتی ئێمە بوون هاوکار بوون بۆ سەرخستن و هێشتنەوەی ئەم ڕێکخراوە و ئەوەندە خزمەتی گەورەیان کردووە زۆر جار ئێمە ناوەندە فەرمیەکان حکوومەت لایەنەکانی تایبەت بە پرۆسەی پەروەردە و فێرکردن خوێندنی باڵا ئەکادیمیای ئەم وڵاتەمان هێناوەتە سەرخەت لەسەر مافەکانی قوتابیان لەسەر سێکتەرەکانی گرفتە گەورەکانی پرۆسەی پەروەردە و فێرکردن بۆی ئەلحەمدوللا دەکرێت بڵین ئێمە توانیمانە وەکو بڵێ دارێک بخینە سەر بەردێک وە لەم کۆمەڵگەیەدا خزمەتێک بکەین کە دواترنەوەکانمان شانازی بەکاری ڕێکخراوەی بە تایبەتیش پرۆسەی کاری ڕێکخراوی قوتابیانەوە بکەن و پەروەردەی ئەم ڕێکخراوە سپاس بەخوای گەورە شوێن پەنجەی دیار بووە زۆر باشە مامۆستا حەسەن کار و چالاکیەکانتان خۆی لە چیا ئەبینێتەوە و زیاتر خزمەتیش بە کام چین و قۆناغی قوتابیان دەکات وەڵا لە ڕاستیدا ئێمە هەر لە قۆناغی دەکرێت بڵین لە قۆناغی ڕەوزەوە هەتا قۆناغی زانکۆ دەتوانین کاری تێدا بکەین لەبەر چی لەبەر ئێمە کاری ئێمە کاری پرۆسەی پەروەردە و فێرکردنە و بە فعلیش ئیشمان تێدا کردووە لە هەموو سێکتەرەکاندا و چاویشمان لە هەموو قۆناغەکانی پرۆسەی پەروەردە بووە تەنانەت پێش ڕەوزەشەوە کە داهەنگێ چونکە بەڕاستی ماوەسایان ئەمڕۆ تێڕوانین و دیدی پەروەردە دیدێکی ئاسان نییە تەنها بڵین وەزارەتی پەروەردە ڕۆڵ دەبینێ لە گۆڕانکاریەکاندا نەخێر ئەمڕۆ هەرچی سەفارەتە هەرچی باڵوێزی وڵاتانە هەرچی وڵاتانی ئیقلیمە هەرچی گۆڕانکاریە عالەمیەکانە کاریگەری لەسەر پرۆسەی پەروەردە و فێرکردنەوە ئەگەر ئێمە وشیارانە چاودێری ئەم پرۆسەیە نەکەین گۆڕانکاری لە عەقڵیەتی نەوەی داهاتوودا ڕوودەدا بۆیەشە ئێمە زۆر جار ڕەخنە دەگرین لەوانەیە بڵێن باشە بۆ زۆر جار ڕێکخراوە قوتابیەکان ڕەخنەگرن وەکەوەی کە دەستخۆشی بکەن لەبەر چی لەبەرەوە ئەو گۆڕانکاریانەی لە ڕووی تێڕوانین و دیدەوە لەناو پرۆسەی پەروەردە دروست دەکرێت زۆر جار وەکو چۆن دەڵێ خوێندنەوەیەکی وردی بۆ نەکراوە بەڵکو ئامانجێکی لە پشتەوەیە کەویش ئامانجەکە لەوانەیە بۆ مەساڵحی وڵاتێک بێ بۆ بەرژەوەندی وڵاتێک بێ ئێستا زۆربەی وڵاتان و سەفارەتەکان کە لە هەرێمدا هەن پێتان وایە کاریگەری لەسەر تەواوی گۆڕانکاریەکان و سێکتەرەکانی پەروەردە نیە بێگومان چاودێری ورد بە وردی هەموو قۆناغەکانی پرۆسەی پەروەردە و فێرکردن دەکەن لە وڵاتەدا بۆیەشە ئەگەر هەر هەڵوێستێک دەبینین ڕاستەوخۆ کاردانەوەیەکی ناوخۆی گەورە بۆ بابەتەکە دروست دەبێت بۆ نمونە لەسەر قەزایە پەروەردەیەکانە حیجابە بابەتی پەروەردەی ئیسلامیە بابەتی پەروەردەی هونەرە زیادکردنی وانەکان و کەمکردنەوەی وانەکانە وانەی عەرەبیە ئێستا سیرکەن مامۆسایان بڕۆن وانەی عەرەبی لە پۆلی 4 بنەڕەتیەوە هەتا پۆلی
پۆلەکانی کۆتایی زانکۆ بزانن ئەم ڕۆحەی کە پێویستە بۆی قوتابیەکی ئەکادیمی بۆ زمانی عەرەبی بۆ زانستەکانی زمانی عەرەبی کە دەیان زانست لە زمانی عەرەبیدا هەیە دەیان سەرچاوی زانستی لە زمانی عەرەبیدا بۆ نمونە من ئەو سمپڵەم وەرگرت دەنا هەموو دەرسەکانی تریش بە هەمان شێوە بۆ نمونە لە مێژوودا ئایا ئەم گۆڕانکاریانەی کە لە سێکتەری پرۆسەی پەروەردەدا دەکرێ بەرەبەرە بەشێک لە پرۆسەی ئێمە لە پەروەردەی ئێمە دەردەهێنرێ ئەمانە هەر لە خۆڕا دەکرێن نەخێ بۆیە پێویستمان بە چاودێریەکی وردی ئەم لایەنە هەیە جەنابەت پرسیارێکی دقیقت کرد ئایا ئێوە لە کام شوێنە لە کام ئاستەی پەروەردەی قوتابیاندا کار دەکەن چالاکیەکانتان بۆ کامانەیە ئەمە لە ڕاستیدا دەکرێت بڵین لە ڕەوزەوە هەتا زانکۆ پەیمانگاکان کاری تێدا دەکەین و ئەرکی ئێمەیە بەڕاستی و ئەندامانی ئێمە لە تەواوی ناوەندەکانماندا بەم ڕۆڵە هەستاون و وەکو چۆن دەڵێ تموحەکانمان زۆر زیاتر بووە بەڵام دەستی ئێمە کورد بووە بەڕاستی بەداخەوە ئێمە لە وڵاتێک داین کە ڕێکخراوەکانی ئەوەی کە پێی دەوترە ڕێکخراوە NGOەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی زیاتر بە چاوێکی حیزبیەوە بۆ خزمەتەکانیان سیر کراوە تەماشا کراوە زیاتر بەرامبەرکێ لەگەڵ ڕێکخراوەکان کراوە زیاتر بە بیری تۆڵەکردنەوە سەیری ڕێکخراوەکان کراوە ئەوەندەی کە بە بیری دڵسۆزانە لە دنیادا بۆ کاری ڕێکخراوەی کە لە زۆربەی وڵاتاندا لە دنیادا بە دەسەڵاتی پێنجەمی حکومداری ناوزەت دەکرێن و حیساب دەکرێن و دەسەڵاتێکی کاریگەرن لەسەر گۆڕانکاریەکاندا بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستاندا ئەم دەسەڵاتە زیاتر بە ناوچەیی کراوە زۆر جار دەڵێنەوە ناوچەیەکی زەرد و ناوچەیەکی سەوز کاریگەری لەسەر تەواوی سێکتەرەکانی پرۆسەی پەروەردەیە تۆ ناتوانانی بچێ ناو ناوەندەکانی خوێندنەوە ناتوانانی بچێ ناو زانکۆکانەوە تۆ دەبێت قوربانی بدەی باج بدەی بۆی خزمەت بکەی لە زانکۆدا لە کاتێکدا تۆ دەتەوێت ئەم پرۆسەی ئەو بپارێزی و پشتی قایم بکەی بۆی نەکەوێت بەرحاڵ ئێمە توانیمانە بەو دەستە کورتەی کە هەمانە یەکێک بین لە ڕێکخراوە کاریگەرەکان لە هەرێمی کوردستانداوە بە چالاکیە ناوازەکانمان بناسرێنەوە هەر لە ساڵی 2004ەوە ئێمە لە فۆرمی زانکۆلاین و لە خولی سەرکەوتن و لە پرۆژەی دۆستانی محەممەد و لە سمبولی نور و پێداوەرە ئێمە دەیان پرۆژەمان هەیە بەس لەم چەند ساڵی ڕابردوودا زیاتر لە 21 پرۆژی سەر تاسەریمان جێبەجێ کردووە و دەکرێت بەڕاستی ئەگەر بپرسن ئایا ئەو پرۆژانەی ئێوە بەرامی چ بووە چێ بەشداری تێدا کردووە دەستکەوتی چ بووە کاریگەری لەسەر ئەم کۆمەڵگەیە چی بووە ئایا توانیتانە بە فعلی کاریگەری دابنێن بە تاکیدی ئێمە دەتوانین هەموو وەڵامی ئەمانە بدەینەوە بڵین ئێمە ڕۆڵی گەورەمان هەبوو لە ئاراستەکردنی تاکی ئەم وڵاتەدا چۆن خەڵکێک بە ئاراستەی سلبی ئەم تاکە ئەم قوتابیە ئاراستە دەکە ئێمە توانیمانە ئاراستەیەکی ئیجابی بین بۆ ڕاستکردنەوەی بیر و پەروەردەی تەڵەبە لەم وڵاتەدا کە بەداخەوە بە لانە سلبیەکەشی زۆر بەهێزەوە کاری لەسەر دەکرێت باشە مامۆستا حەسەن لە زۆرێک لەناو حیزبە سیاسیەکانی تریشدا ئێمە بەشی تایبەتمان هەیە بە قوتابیان جیاوازی ئەتوانین بڵین ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە لەناو کۆمەڵی دادگەریە جیاوازی چیە لە ڕێکخراوەکانی تر کە لەناو لایەنەکانی تردان زۆر جار بە حیزبی کراون یعنی ئەگەر خزمەتێکی بکەن تەنها بە چینێک و بە کۆمەڵێکی خوێندکارێکن نەک بە کۆی قوتابی لە هەرێمی کوردستان زۆر پرسیارێکی جوان وەجیهە لە ڕاستیدا دەکرێت بڵێنە من لە دوای 2003ەوە ئەو عقلیەتەمان تا ڕادەیەک گۆڕی کە خزمەتکردنی تاک لە چوارچێوەی پرۆسەی حیزبیشدا بێت تۆ کاری ڕێکخراوەیی دەکەیت بۆ کۆمەڵگایەکەی ئیش بۆ کۆمەڵگە بکەیت بۆیە ڕێکخراوەکان تووشی ئەحراجی بوون بەڕاستی ئەمە لە قۆناغەکاندا زۆرێک لە ڕێکخراوەکان کەوتن ئێمە هەرماین و بەردەوامیمان پێدا لەگەڵ هەموو ئەو گۆڕانکاریانەی کە لە ڕووی پەروەردەییەوە لە ڕووی سایکۆلۆژیەوە لە ڕووی دەرونیەوە لەسەر تاک لەم وڵاتەدا دەکرێت بەڵام ئێمە بەردەوام هەرماینەوە بۆ نمونە کاریگەری ئێمە ناو زانکۆ پەیمانگاکاندا لەسەر داواکردنی حەق و مافەکانیان لەسەر گێڕانەوەی دەرماڵە لە خۆپیشاندانەکان ئێمە پێشەنگ و ڕابەری هەموو ئەمانە بووین هەر لە هەولێرەوە هەتا دەگاتە کفری و کەلار لە سۆرانەوە هەتا دەگاتە هەڵەبجە بە بەردەوامی ئێمە کاریگەری گەورەمانە بۆ لەسەر تەواوی زانکۆ پەیمانگاکانی ئەم وڵاتەدا بۆ ئەمەمان کردووە چکە بە ئەرکی خۆمان زانیوە ڕابەرایەتی بکەین لە ساندنی حەق و مافەکانی قوتابیاندا ئێمە زانیومانە قوتابیان چ معاناتێکیان هەیە ئێمە زانیومانە هەژاری قوتابی گەیشتوتە چ ئاستێک ئێمە زانیومانە لەناو قوتابخان زانکۆکاندا بەشێک لە زانکۆکان کوڕی تێدا نەماوە چی ئەمەی خوڵقاندووە یعنی بڕواتان هەبێت لە ئامادەیەکاندا ینی چەندین قوتابخانەمان هەیە پۆلی وا هەیە
لە 20 طلبة لە 29 طلبة لە 30 طلبة طلبەیە کوڕی تێدایە 2 طلبە کوڕی تێدایە ئەم طلبە چی لێ هات ئەم قوتابیەت بەرەو کوێ ڕووی بۆ قوتابیان سەر کردەوە باڵە بە تاکیدی چی ئەمەی سەرگردان کرد بێگومان ئەو سیستەمە خراپەیە کە ئیدارەی عەقڵیەتی تاک لە وڵاتە دەدا وا لە گەنج دەکات لە جیاتی مانەوە و ئیستیقامە لە وڵاتە و بەرگری لە کلتور و پەروەردەی وڵاتە وای لێ دەکەهانی دەدا بە هەر تەریقەیەکی یاسایی بێ هەڵێ لەم وڵاتە ئێمە بەڕاستی توانیمان ینی ڕۆڵی ئیجابی بگێڕین و ئەم بیرکردنەوە تەسکیە حیزبی کە خەڵکێکی تر بە پارەی گەورە بۆ خزمەتی خۆی بەکاری دێنێ ئێمە بە پشتیوانی کۆمەڵی دادگەری کە برایان لە قیادەی ئەم حیزبە دەزانن پشتیوانی ڕەمزیان کردوین بەڵام سوێن بەخوا ئەم قسەی من ینی هەموو کوردستانیان بزانن یعنی ئەوەندە دەستی ئێمەیان کردوتەوە بۆ کارکردن واللهی دەسەڵاتی ئێمە گەر بڵێم بەقەت قیادەی ئەم حیزبە هەیە لە هەر قەرارێکی بواری پەروەردە و فێرکردن لە سلکەکەی خۆماندا بیدەین کە کەم ڕێکخراوەیە لە وڵاتەدا بتوانێت قسە لەسەر قسەکەری تەواو بێ یان قسەکەری ڕاستەقینە بێ بە بێگەڕانەوە بۆ ناوچەی قەرار بە بێگەڕانەوە بۆ ناوەندە حیزبیەکەی کە لە کاتێکدا ئێمە بە تەواتی دەسەڵاتمان هەیە بە تەواتی توانین قەرار بدەین بە تەواتی مافی خزمەتکردنمان هەیە بە قوتابیان نەکەرەوە مامۆستایان بڕواتان هەبێ زۆر جارم حیزبە بۆ ئەوەی ئێمە خزمەتی قوتابیان بکەین بۆ نمونە ئەم ساڵ لە زانکۆلایندا ئێمە چەند هزار قوتابی لە ڕێگەی ئێمەوە فۆرمی پڕکردێتەوە سوودمەند بووە و چۆتە ناو ناوەندە ئەکادیمیەکان لە زانکۆپەی مانگاکاندا ئەم حیزبە پارەی داوینێ بەپێی ئەم ئیمکانێتە مادیەکەمەی کە هەمانە دابەشمان کردو بەسەر ناوەندەکاندا بۆی لانێکم هاتوچۆی قوتابیەک یان برایەک کە لە لێژنەکەدا هاتوچۆی پێ بک بۆ فۆرم پڕکاتەوە یعنی ئەو پشتیوانی ئێمە کە لەلایەن کۆمەڵی دادگەریەوە هەر لە جنای مامۆستا عەلی باپیر و برایانمان لە ئەنجومەنی سیاسیان مەکتەبی سیاسی ئەم حیزبە و سەرکردایەتی و مەڵبندەکان و تەواوی ئۆرگانەکان کە پشتیوانی ئێمە دەکەن بەڕاستی وای کردووە کاری خۆبەخش لای ئێمە وەکو پارەوەرگرتن بێت ئەسڵان کاری خۆبەخش لای ئەندامانی ئێمە بۆتە ینی فچکمان پێوەرگرتووە فیتڕەتی ئێمەیە یعنی خۆشیمان لێ دێ بە پێچەوانەی خەڵکێک کە پارەی نەدرێتێ بۆ ئەوەی خزمەتێکی گەشتی بکە ئیش ناکە کەسی لە دەور نامێنێ بە تاکیدی بەڵام ئێمە هەر چالاکیە کە دەیکەین واللهی خەڵکمان تووشی ئەحراجی کردووە ڕێکخراوەکانی ترمان تووشی ئەحراجی کردوون باشە یعنی من لە یەکی لە شوێنەکاندا هەر بخۆشی دەیجێڕمەوە نەسریەی ئێمە 200,000 دینار بوو لەگەڵ یەکێک لە ڕێکخراوەکان دانیشتین وتین نەسریە ئێمە 120 ملیۆن دینارە لە کاتێکەوان هیچیشان دیار نیە ئێمەتان تووشی ئەحراجی کردووە چۆن ئێوە 200 ئەم دەڵم نەسریە چۆن یعنی دەڵی نەسریە 200,000 یخۆ باشە بەشی چ دەکە خۆگەرەکەی خانوویە گیان بینایەکی پێبێ ڕەنگە بەشی هیچ شتێک ناکە بڕاکو مامۆستا بەشی چاخواردنەوەی مانگێک ناکە ڕاستە چاخواردنەوەی مانگێک 200,000 بەشی ناکە بەس چونکە ئێمە پەروەردە کراوین لەسەر کاری خۆبەخشی ئەسڵەن ئاورمان لەم بابەتانە نەداوەتەوە کەوادیری ئێمە ئاوری لەوە نەداوەتەوە ئەمە جێگەی ئیفتیخارەکە ئێمە بڵین لە 11 ساڵ یادی ڕاگەاندنی ڕێکخراوەکە دەکەینەوە ئەو کەوادیرە دروستکراوە لەو کۆمەڵگەیەدا دەبێت شانازی پێوە بکات کۆمەڵگەی کوردی دەبێت ئیفتیخاری پێوە بکات داهاتوو بۆ ئەو کەسانە دەمێنێتەوە کە توان کاری خۆبەخشی بکەن قوربانی بدەن لە پێناوی خەڵکدا ئێمە دینەکەمان فێری ئەوەمان دەکا بۆ خەڵک بژین نەک بۆ خۆمان خزمەتی خەڵک پێش خزمەتی خۆمانەوە بێ وەکو ئەو دیدگا گەور و فراوانی کە خوا لە قورئاندا منەت بەسەر پێغەمبەردا دەکا وەلەو كنت فظا غلیظ القلب لانفضوا من حولك ئەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەگەر تۆ بغض و یعنی هەر ئیشاعاتی بغضیشت هەبا لە دڵدا بەرامبەر بەو خەڵکە لانفضوا من حولك خەڵک لە دەورت کۆ نەدەبووە ئێمەش کە خەڵک لە دەورمان کۆ دەبێتەوە بڕوا بکەن بە شەهرە گەورەکەی ئەوەیە کە ئێمە خزمەتی گشتی دەکەین وەو کۆمەڵگەی بە خۆمان دەزانی قوتابیانی ئەم وڵاتش بە خۆمان دەزانی زۆر باشە مامۆستا حەسەن باس بە کورتی باسێکمان لە ڕۆڵی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بۆ بکەی لە پاراستنی شوناس و کولتور و هەروەها لایەنی ئاینی گەنجان بەتایبەتی و وەروەها باسێکیش لە پرۆژەی داهاتووتان بکەین ئینشاءالله لە ڕاستیدا ئەم پرسیارە حتا بڵێ پرسیارێکی قورسە و پرسیارێکە بەڕاستی ئەرکی خزمەتکارانی گەلی کورد تاکەکانی کوردنەوەی داهاتوو زۆر قورس دەکە ئێمە ئەمڕۆ لە بەردەم ئاڵنگاریەکی زۆر قورس داین زۆر سەعب داین کە چۆن بتوانین شوناسی تاک لە وڵاتە بپارێزین چۆن بتوانین عەقڵیەت و دیدی
تاک لەم وڵاتەدا بەرامبەر بە نیشتیمان بەرامبەر بە ئاین بەرامبەر بە خێزان بەرامبەر بە دایک و باوک بپارێزین هەرکمان زۆر قورسە مامۆسایان لەبەرەوە ئەگەر ئێمە لە 24 سەعاتدا 12 سەعات خەریکی خزمەتکردنی شوناس بین هێشتا کەممان کردووە بڕوا بکەن چونکە بەڕاستی ئەوەندە غەزووی فکری لەسەر تاکی ئەم وڵاتە هەیە غەزووی پەروەردەیی غەزووی دەرونی غەزووی ڕۆحی لەسەر تاکی ئەم وڵاتە هەیە لەسەر قوتابی هەیە لە تەواوی قۆناغەکانی خوێندن هەتا زانکۆ تا دکتۆراژ هەتا دەبێتەوە مامۆستای زانکۆش بزانە چەند کەسمان هەیە کە دەبێتەوە مامۆستای زانکۆ تەشوی عەقلی کراوە بە عەقلیەتێک کار لەسەر قوتابیەکان دەکا ئەسڵەن نەقسەکانی بە پەروەردە و شوناسی قوتابیەکان و کۆمەڵگەی کوردی دەیخوا نە پەروەردەکەی نە زمانی نە تێگەیشتنی نازانێت تاکی ئەم وڵاتە چی دەوێت چووە کللتورێکی هێناوە ئەبدێت کراوە بە زمانێک بە شوناسێک بە پەروەردەیە کە بەڕاستی جیاوازە لە کولتور و لە دید و لە پەیام و لە ڕیسالەی ئەم میلەتە بۆیە ئێمە زۆر ئیشمان کردووە بە سوپاس بەخوای گەورە یعنی من آخر ئامار کە لەگەڵ برانی ئیدارە لە سکرتاریەت ئاوا حساییەکی کۆتایی چالاکیەکانی خۆمان کردووی ئەم 4 ساڵی ڕابردوو ئێمە زیاتر لە 350,000 کەس لە قوتابیان لەم 4 ساڵەدا مستەفید بووە یعنی بەشداری کردووە لە پرۆژە پەروەردەیەکانی ئێمە بەشداری کردووە لە خولەکانی ئێمە نزیک بە 100,000 نامیلکە و بڵاوکراوەمان لەم 4 ساڵەدا بڵاو کردوێتەوە لە بواری پەروەردەی و شوناس و پاراستنی کللتوری ئەم وڵاتەدا دابوونەرێتی ئەم وڵاتەدا یعنی ئێمە توانیمانە خەڵک ڕابێنین لەسەر شوناسێکی ڕاستەقینە لە ڕووی پەروەردەی لە ڕووی مزگەوتەوە لە ڕووی فەرمودەکانی پێغەمبەرەوە لە ڕووی وابستەبوونیان بە قورئانەوە لە ڕووی پاراستنی ئەخلاقیاتی خێزانەکانەوە لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتیەکانەوە زۆرێک لە تاک لە وڵاتەدا ئەسڵەن پەیوەندی کۆمەڵایەتی نەماوە پەیوەندی کۆمەڵایەتی تەنانەت کوڕ و باوک کچ و دایک کچ و باوک نەماوە جگەلەوەی کە پەیوەندی کۆمەڵایەتی خێزانی قوتابخانەکانیش نەماوە بەداخەوە زۆر جار پەیوەندی قوتابی و مامۆستا پەیوەندی مامۆستا و قوتابی لە هەستێکی زۆر نزمدایە بۆ چونکە ئەم شوناسی کە کاری لەسەر دەکرێت بە پێچەوانەی شوناسی ئیسلامی خۆمان بە پێچەوانەی شوناسی کولتوری ڕەسەنی خۆمان بەڕاستی زۆر بەهێزی شەمامۆسا یعنی لەتان ناشارمەوە ئەگەر ئێمە چەند ڕێکخراوێکی وەکو ئێمە ئیش بکەین لەسەر پاراستنی شوناس لە وڵاتەدا بە هەزاران کەس بە هەزاران موسسە بە هەزاران دامەزراوە لە وڵاتەدا کار دەکا لانی کەم کۆتا ئەحسای کە من لامە زیاتر لە 3,000 ڕێکخراو بە پێچەوانەی شوناسی ئیسلامی ئێمە کار دەکات لە وڵاتەدا لە کاتێکدا بە پەنجەکانی دەست دەژمێردین لە وڵاتەدا کە ڕێکخراوەکان کار بکەن لەسەر پاراستنی شوناس لە وڵاتەدا بۆیە ئێمە ئەرکمان قورسە و لە پرۆژەی داهاتووشماندا بێگومان ئێمە لە بەردەم گۆڕانکاری گەورە داین بەتایبەتی ڕێکخراوی قوتابیان کە بەردەوام لەلایەن کۆمەڵی داگەری وە سپۆنسەری دەکرێت و بەردەوام چاودێری دەکرێت و بەردەوام دەستخۆشیمان لێ دەکرێت و بەردەوام هان دەدرین لەسەری یعنی زۆر جارە من ڕێکخراوەکانی ترم بینیوە ئەگەر قسەیەش بکەم پێم گرنگە بەڕاستی بەرپرسانی ڕێکخراوەکانی ترم بینیوە پیان سەیرە کەسی یەکەم لەگەڵ ئێمە دادەنیشێت پیان سەیرە قیاداتی ئێمە زۆر بە ئاسانی ئێمە دەبینێت و لینکمان هەیە لەگەڵیاندا لە کاتێکدا ڕێکخراوەکانی تر بە فلتەری زۆر دادەڕۆن اینجا دەگەنە لای کەسی سێم و چوارەمی حیزبەکانیان بۆ ئەوەی خزمەتی یان پەیامەکانیان بگێنن ئێمە لە داهاتوودا لە بەردەمی کۆنگری ڕێکخراوی قوتابیانی کوردستانداین پشت بەخوای گەورە لە سەرەتای ساڵی داهاتوودا کۆنگری ڕێکخراو دەکەین گۆڕانکاری گەورە لە بەردەمماندایە و ئامان جودیدی نوێمان هەیە بۆ ئەوی بتوانین خزمەتی قوتابیان بکەین ئینشاءالله لە داهاتوودا سپاس بۆ بەڕێز حەسەن عومەر سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان سپاس زۆر سپاس بۆ سەرکەوتن